دۆسیی دەستگیرکراوانی بادینان ئەو دۆسیی کە بەر لەوەی دادگا دانیشتەکانی لەبارەوە دەست پێ بکات سەرۆکی حکوومەتی هەرێم بەو تۆمەتانەی دایە پاڵ دەستگیرکراوەکان هەمووانی تووشی شۆک کرد لە ئەسڵە نە چالاکوانە نە ڕۆژنامەنووس بەعزێک لەمانە سیخۆڕ بوون مەسرور بارزانی سەرۆکی حکومەت حکمی پێشوەختی بەسەردا سەپاندن و بە سیخۆڕ و تیرۆرست و تێکدەر ناوی بردن ئەوەش بوو بە سەرەتایەک بۆ سزادانی بێبەڵگەی دەستگیرکراوەکان ساڵێک لەمەوبەر لە هەڵمەتێکی ڕەشبگیریدا دەستگا ئەمنیەکانی بادینان دەیان کەسیان لا چالاک و ڕۆژنامەنووس و مامۆستایانی بادینان دەستگیر کرد کە دواتر بوو بە دۆسیەک بە ناوی دۆسی دەستگیرکراوانی بادینان ئەو کەسانە کە بەشداریان لا خۆپیشاندانی مەدەنیانە بۆ داواکردنی مافەکانی خۆیان کردبوو لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە تۆمەتی دوور لە چاوەڕوانیان درایە پاڵ پاش 6 مانگ لە دەستگیرکردن لە ژێر گوشارە ناوخۆی و دەرەکیەکاندا دەست بە دادگایکردنی ئەو دەستگیرکراوانە کرا کە هەمویان تۆمەتی هاوشێوەیان درا بۆ پاڵ لەوانە هەوڵدان بۆ تێکدانی یاسایشی هەرێم دروستکردنی گروپی چەکداری پارەوەرگرتن لە کونسوڵی وڵاتان بۆ کاری تێکدەرانە کە هیچ کام لەو تۆمەتانە بەڵگەی ڕاستەقینەیان لەسەر نەبووە دۆسی دەستگیرکراوانی بادینان یەکێکە لە پێشێلکاریە دیارەکانی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان و هەوڵەکانی دەسەڵات بۆ کبکردنی ئازادی ڕادەربڕین لە ڕۆژی 16 مانگی شوباتی 2021 و پاش 6 مانگ لە دەستگیرکردنیان شێروان شێروانی گوهدار زێباری هاریوان عیسا ئەیاز کەرەم و شوان سەعید لە دادگای تاوانەکانی دوی هەولێر سزای 6 ساڵ زیندانیان بەسەردا سەپاندن ئەو سزادراوانە چەندین جار بە دادگا و دادوەریان وت کە لەژێر هەڕەشەی توندی جەستەیی و ناموسیدا دام پێدانانیان لێوەرگیراوە بەڵام هیچ گوێ بەم قسانیان نەدراو پاش سزادانیشان بەنایاسایی لە زیندانی یاسایش هێڵدراونەتەوە و ڕەوانەی چاکسازیەکان نەکراون ڕێکخراوی CPT لە راپۆرتێکدا ئاماژەی بۆ کردووە کە لە مانگی ئابی 2020ەوە نزیکەی 76 ڕۆژنامەوان چالاکی مەدەنی و مامۆستا لە سنووری بادینان دەستگیر کراون تۆمەتەکانیشان لە ڕێگەی شایەتێکەوەیە کە تا ئێستا نەهاتۆتە دادگا و هیچ بەڵگەیەک بەردەست نییە بیسەلمێنێت ئەم کەسەبوونی هەیە یاخود نا ڕێکخراوی CPT کە کار لەسەر مافەکانی مرۆڤ دەکات و تووشێتی دادگایەکانی ئەم دوایانە بەشێکن لە هەوڵی بەرفراوانتر بۆ بەرتەسکردنەوەی ئازادی ڕادەربڕین کە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە لە کوردستانی عێراق ئەنجام دەدرێت یاسا ئەوە نییە حکوومەت ڕێگیری دەکات لە خەڵکی هەرێمی کوردستان کە سوکاری بەشێک لە دەستگیرکراوەکانی بادینان لە چاوەڕوانی گەڕانەوە و بینین و ئازادبوونی ڕۆڵەکانیان گیانیان لەدەستدا و ڕۆڵەکانیشان نەیانتوانی تەنانەت بۆ یەکجار سەردانی گۆڕەکانیان بکەن نوێترینیان گیان لە دەستدانی دایکی دەستگیرکراو شێروان تەها ئەمینە کە هەفتەی ڕابردوو سەردانی یاسایشی کردبوو بۆ بینینی کوڕەکەی بەڵام ڕێگەی پێنەدرابوو ببینێت ڕۆژی دواتر بە حەسرەتی بینینی کوڕەکەیەوە کۆچی دوایی کرد ئەم دەستگیرکراوانە لە زیندانی یاسایشی گشتی هەولێر لە بارودۆخێکی خراپدا دەژین بەهۆی بچووکی شوێن و خراپی خواردن و مامەڵی کارمەندانی یاسایش لەگەڵیان چەندین جار سکاڵایان لەو بارەیەوە کردووە بەڵام حکوومەت و دادگا گوێیان لێ ناگرن سەرەڕایەوەش بەورەی بەرزەوە تۆمەتەکان ڕەت دەکەنەوە کامەران عوسمان بەرپرسی تیمی کوردستانی ڕێکخراوی CPT دەڵێت پاش بڕیاری دواخستنی دانیشتنەکەی ڕۆژی 8 نۆی 2021 دادگا دەستگیرکراو سلێمان موسا وتویەتی مەزنترین دیکتاتۆر دۆسیەکەی بە ساڵێک یەکلایی دەکرێتەوە بۆچی دۆسی ئێمە یەکلایی ناکەنەوە و بڕیاری کۆتایی نادەن